ئازیزێ ئازەشۆم ئۆڕێ چاوڕەشێنێ بڕۆقەی تاوانێ دایک حدوم و دێ باشە سەیوەوانێ ئای بەیان هەڵسێوێران دەکەمەگە هەڵنە تەشقیدە ئاسمەوانێ بەیان حرفان دەکەمەزر قورحاوانێ ئای بەیان گەورەشی ئیژان دەکەمەگە دێنە لێ ماڵە ئەلێ خانە داوایاونێ ئایەگە نەمدەنێنێ بەژنێکی باریک و دوو چاوی دەبەڵاک لە خۆم حرام دەکەمەوە نان و ئاوی کاول ئێرەوانێ دەوەرە ئاوەمازیزێ ئایڵاکای من چەیلێشە چەینە ئۆفا چەندی لە دێڕەدێێرا ئەوە لە شوێستان و هەڵاڵ و سۆسن لە داوێنی مێرگان نێرگز و کەنێنێرا ئای لە دەمجۆم و جۆباران وردەوە نەوشا لە ڕەوەزە شاوە خان بیزاوشلێنێرا ئای جوانەیەکی جێبم بهێنی مانجی چاردە و پازا وردە خاڵ لە دەورەگەرنە ئێدم بە ئەستێنێرا ئەوە دەڵێن ئێم یارێ من باز دەکا دەڵەتی و لە ئاوا ناکا پەیدا بکەی کاڕێکی لە غەر و پیس و شوێنێرا هەربیێن ئێنە بە شوانە ماڵە با بە قڕۆژی راوەکەی منی بەسپێنێرا ئەوە بە بیانێی کارڕۆژە سێجاران وەرە ئێرا دەگەڵم داوانیشە سەر ئەوێ بەردەبێرا لە دواوە ئایدا بەدەفکەی دە سۆرانیان بە کەڵاشێکی هەورامانیان بە زەمەدانێکی سۆرانام بکەن و هاوراوێرا ئایا من دانوێنێژی دەنیوە ڕێدا ئیجازەت دەدام لە گاردنێنێکی زەرد و سوور لە کۆڵمێکی ناسی منی قەلەندەری بابانوێران بە کەیفی خۆت 26 دانە ماسی دەخۆ هۆش ببژێنیرا ئایا من لاشێنێ خان لەمە لە ئایان لە سەیدانم بیسووە ماچی ئەیان چیرۆ ئۆڵان ئەیان گەورەکچان ئەیان پان و ئۆڕان هیچ گوناحنێ هۆ باڵەکەی بەستۆی خائین و فزولان گەلێ گەلێ خێنی